نێرانی ستاندارد و شۆفەر ڕووداوەکان ئەم کاتتان باش. ئەم هەفتەیە قسە لەسەر لێکەوتەکانی ئەم کێشەیە دەکەین کە لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە لەسەر پرسی نەوت و تا ئەم دەقیقەیە ڕۆژ بۆ ڕۆژ لێکەوتەی نوێی لێ دروست دەبێت و لێکەوتەی نوێی لێ دەکەوێتەوە بەو ئامانجەی کە دەڵێ هەم هەرێم و هەم بەغداش لە شەڕێکی حتمی یان لە دەستشکاندنەوەیەکی حتمیدان. بەڕاست ئەم دۆخە کە بەهۆی ڕەتکردنەوەی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان و بەتاڵکردنەوەی عقودەکانی نەوتی ئێمە لە هەرێمی کوردستان دروست بوو لەلایەن دادگای فێدراڵیەوە بەرەو چ ئاراسەیەک دەڕوا؟ ئایا لە ئەگەر هەرێمی کوردستان پابەندیەک نەکات بەو بڕیارەی دادگای ئیتیحادی نەتیجەی هەرێم و قوارەی هەرێم و ئەزمموی هەرێمی کوردستان بەچی دەگا؟ ئایا ئەم دۆخە هەر لەوە دەوەستێت کە ئەوەی ئێستا وەکو لە شەڕی بەیانات و لە تەسریحی تەلەڤیزیۆنی و ئیعلامیدا دەبێت یان بەڕاستی هێز دەزوڵێنرێ وەکو ئەوەی کە پارتی دیموکراتی و سانسان ڕۆژێکە هەم لە خورمەلە و هەم لە سفە و هەمیش لە سەرگەڕان هێزی زیاتر کردەوە بۆ بیرەنەوتەکان. ئایا بەڕاستی ئەمە نیشانەی ئەوەیە کە شەڕێک لە پێشەوەیە؟ ئایا ئەمانە یان هەر تەنها وەکو دەڵێن نواندنی عەزەڵاتێکە؟ دەستگای ستاندەرد شڕۆڤەیەکی جوانی کردو و توێژینەوەیەکی باشی کردو لەسەر ئەم مەسەلەیە. بۆ ئەوەی وردەکاری ئەم پرسە بزانین لەگەڵ سەرۆکی بۆردی توێژینەوەکە دکتۆر ڕەعەت ڕەفعەت قسە دەکەین. کاک دکتۆر بەخێر بێت. با ئێمە لەوەوە دەست پێکەین. ئەم توێژینەوەیە وەکو دەڵێن ئێوە تەنها زۆرتر لێکەوتەکانتان لەسەر ئەوە کردووە کە ئەگەر هەرێم و حکومەتی ناوەند نەگەنەیەک ڕەنگە دۆخێک دروست بێ کە مەترسی لەسەر قوارەی هەرێم دروست بێ و بگاتە پرسی دادگای و لاندنی هێز و کۆمەڵێک دەرهاویشتەی خراپ. ئەم توێژینەوەی بەرەنجامی چییە؟ بەرەنجامی واقعە یان بەرەنجامێکە کە دۆخێکە دەتانوێت شیکاری بۆ بکەن و مەترسیەکە و ئاگاداری خەڵک و دەسەڵاتدارانی هەرێمی دەکەنەوە. بەناوی خی گەورە میهرەبان سپاس دەکەم و دیدارە بەڕاستی خۆی نەوت وەکو کاڵەکانی ترنیەوەیە کاڵایەکە کانزایەکە بەڵام لە دەوڵەتان بە کاڵایەکی جگە لە ئابووری کاڵایەکی سیاسیشی لە قەڵم دەدەن لەبەر ئەوەی سیاسەتی نەوتی پێویستی بە سیاسەتی ئەو وڵاتە هەیە لە دەرهێنان و فرۆشتنی و پاشان بەکارهێنانی داهاتەکەی. هەروە پێویستی بەوە هەیەکەوە لە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیش هەبێکەوە ئەو وڵاتە چەند بۆی هەیە ڕۆژانە چەند هزار بەرمیان چەند میلیۆن بەرمیل بۆی هەیەکەوە دەرهێنانی هەیە و بیفرۆشیت. بۆیە نەوت بە هەڵا بە تایبەتی سەرکردایەتی سیاسی کورد بەداخەوە بە هەڵە زۆر بە هەڵە تێگەیشت لە نەوت وە تێگەیشتکەوە و کاڵایەکی ئاسایی ناوماڵە کۆمپانیاکانەکەەوە بتوانین بیکەوە بیفرۆشی بێ ئەوەیەکەوە هیچ محاسبە و هیچ بەرپرسارەتێکی نێودەوڵەتی و نێوخۆیی و هەروەها تەنانەت یاسایی و دەستوریشی لەسەر نەبێ. بۆیە لەو بابەتە زۆردا بە هەڵە دەچوون چونکە نەوت وایە کاڵایەکی ئابووریە بەڵام کاڵایەکی لە هەمان کاتژ کاڵایەکی سیاسیە پێویستی بەوەیەکەوە چەند بۆعد و ڕەهەندێکی سیاسیش لێ بدرێتەوە. بۆیە سەرکردایەتی کوردیان حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوە بوو لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە دەستیان کرد بە دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکداکەوە حکوومەتی عێراقی ناوەندی لە 17 بودجەی هەرێمی کوردستان دەنارد کەوا دەتوانین بڵێن ئیکتیفایەکی زۆر باش و تەنانەت بێجگە لە موچەی دابین دەکرد پرۆژە استراتیجیەکانی ناو سنوورە هەر سێ پارێزەکانی هەرێمی کوردستانیشی بەڕێوە دەچوو بەڕێوە دەبرد تەنانەت دەتوانین بڵێن گەشەیەکی ئابووری زۆر باش بەخۆیبنی هەرێمی کوردستان و هەلی کاری زۆر ڕەخسان بۆ گەنجان. دکتۆر ئەگەر بەدیوە باشەکەدا سەیری بکەین کاتێک کە فەراغێکی هەم دەستوری لە عێراق بەهۆی داژیکاریەکەی ئەمریکا بۆ عێراق دروست دەبێ هەم حکومەت نامێنێ هەم سەدام بزر دەبێ لە ساحی سیاسی نامێنێ کورد ئەو کاتە سەرکردەکانی کورد بەهێز بوون بە چاوی ئەو ڕۆژە ئەگە سیرکەین هەنگاوێکی خراپ بووە یعنی بۆ نمونە ئەگەر بەدیوە باشەکەیدا بەکارهێنرابە ئەگەر بۆ تەقویەی با بڵێن دەوڵەتداری کورد باە و داهاتەکەی بە یەکسانی و بە عەدالەت درابا بە خەڵک و شتێک باە کە بنەمای دەوڵەتمان پێ دروست کردە خۆی چێشەکە لەوەدایە کاک ئیبراهیم ئەو داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان نەچۆتە جیرفانی خەڵکی کوردستان هەروەها سوودمەند نەبوونە نەڕاستەوخۆ نەڕاستەوخۆ خۆی چێشەکە لەوەیدا ئەگەر بەهات بە
ڕاستەوخۆ خەڵکی هەرێمی کوردستان سودمەندمان بە لەو دەرهێنانی نەوت و گازی هەرێمی کوردستان هەروەها سودمەندمان لە پرۆژەکانی ئەو کۆمپانیە نەوتیانە ئەوە ئەو کاتی نەک تەنها خەڵکی هەرێمی کوردستان داکۆچی و دیفاع و بەرگریان دەکرد لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان و ئابووری سربەخۆی بەڵکو ئەو کاتی تەنانەت خەڵکی عەرەبیش لەناو بەغدا خۆپیشاندانیان دەکردکەوە دەیانگوت ئەگەر ئێوە دەسەڵاتدارانی عێراقی ئێوەش دڵسۆز بن وەکو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بتوان بژێویمان بەرەو پێش بن دیفاعیان لە سیاسەتی هەرێمی کوردستان دەکرد لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڵام خۆی چێشتەکە لەوەدایە ئەو نەوت و گاز و بەرهەمەکانیان و هەروەها داهاتەکانیان خەڵکی هەرێمی کوردستان سودمەند نەبووە بەڵکو نەعەدالەتی و گەندەڵێشی زۆر زۆر تێدا کراوە کاتێک دەڵێن ئابووری سربەخۆ واتە بەمانای ئابووری سربەخۆیان یعنی سەر بە دەسەڵاتداران ئابووریەکە بۆ سودمەندبوونی خۆیان بووە بۆ نەماڵەکانی خۆیان بووە بۆ ڕۆڵە و نەوەکانی خۆیان بووە سیر دەکەین دەتوانین بڵین گەنجێکی 20 ساڵانە نەوەی یەک لە بەرپرسە هەرە باڵەکانی هەرێمی کوردستان ئێستا بە 15 میلیارد دلار و 20 میلیارد دلار دەتوانین بڵین ڕەسمالیەتی جگە لە خۆیان کەەوە بۆ 50 میلیارد و بۆ 6 میلیارد دلار ڕەسمال و سەرمایەتیان پێویستە بپرسرێ یعنی لە هەموو شوێنێکدا هەر ئەوە یاسایە ئەگەر بزانی گەندەڵی هەیە یان نییە کاتێک دیتر سەرکردەکان حاڵیان حاڵی وەکو خەڵکێ بوو وەکو خەڵک حالیان بوو لە هەژاریدا ژیانیان لە دۆڵەمەندی خەڵکەش دۆڵەمەند بوو ئەو کاتی بزانکەوە سەرکردەکان عەدالەت بەرپا دەکەن و دگەندەڵیان نییە و لە خەمی خەڵکەدانە بەڵام کاتێکدا بە پێچەوانە بوو خەڵکەکە لەو پەڕی هێلی هەژاریدا بوو سەرکردەکانیشیان لە سەرمایەدارە هەر بەناوبانگ گەورەکانی جیهان بوون ئەوە نیشانەوەیەکەوە پارە دزراوە نەوت دزراوە گەندەڵی کراوە نەعەدالەتی کراوە بۆیە سەرکردەکان لەو پەڕی سەرمایەداری و دۆڵەمەندینە و خەڵکە هەژارەکەشی لەو پەڕی هێلی هەژاریدانە دکتۆر ئەگەر بەڕوە قانونیەکە سەیری ئەم پرسە بکەین هەتا ئێستا هەرێم هیچ نایەوێت هیچ زۆرە پابەندیەک وەکو یاسایی لەم مەسەلەیەدا بکە بەڕوە سیاسیەکەی سیر بکەین تەعامل لەگەڵ بەڕێکردنی کات و ئەگەری ئەوەی کە ئەو حکوومەتەی پێک دێت گرێوی لەسەر ئەمەیەکە ئەم حکوومەتە پێک دێت چۆن دوای ئیداری ئەم مەلەفە دەدا کە ئێستا لە ڕۆقانونیەکەوە دەزەرری ئێمە تەواو بووە بەجددی هەرێمی کوردستان کە دەیەوێ مراوغە بە کات بکات بۆ ئەوەی کە ئەم پرسە یەکلای کاتەوە یان دەڕێ بە دیوێکی پراکتیکمانەی سیاسی تەعامل لەگەڵ حکوومەتی نوێی عێراق و یان لەگەڵ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و دواتر لە بۆعدێکدا لە ڕێکەوتنێکدا نازم هەشتێک ناوی لێ دەنێ زات علەنی بێت ناعلەنی ڕێکەوتنێک بکات و ئەم پرسە لە کۆڵخۆی کاتەوە ئەمە بە چه ئاراستەیەک دەڕوا هەرێم هیچ جۆرە پابندیەکی تا ئەسە نەنواندە و هەموو تەوەجوهەکانەوە کە پابند نابن پابندەکەی دەسەڵاتدارانی هەرێم بتوانین لە دوو ڕۆ ینی لە دوو ڕەهەندەوە دەتوانین بڵین ئەو بڕیاریان داوەکەوە پابند نابن و ئەگەر بژێن پابند دەبین ئەوە بەڕاستی ڕاز ناکەن چکە بە عەمەلی و بە واقعی بە هیچ شوێک هیچام ناکەن سەبەب یەکەمیان ئەوەیەکەوە ئەوانە سودمەندن لە دەرهێنانی نەوت و گازی هەرێمی کوردستان ڕاستەوە خۆ بیفرۆشن بەڵام ئەگەر بچێتەوە ناو کۆمپانیای سۆمۆ هەروەها حکوومەتی ناوەندی ئاگداری فرۆشتن و گرێبەستەکان بێت ئەو کاتی مەجای گەندەڵی و بواری گەندەڵی بۆ بەرپرسەکان و بۆ دەسەڵاتدارانی هەرێم نامینێ بۆیە ئەوان بە هەموو شێوێک داکۆچی لەوە دەکەنکەوە ئەو گرێبەستانە هەروەها دەرهێنانی نەوت و گازی هەرێمی کوردستان لەدەست خۆیان بێت و نەدرێتە حکوومەتی ناوەندی و نەچێتە ژێر ڕقابێ پەرلەمان و چاودێری و محاسەبەکردنی پەرلەمانی هەرێمی کوردستان و پەرلەمانی عێراق خۆی ئەگەر ڕاست دەکەن با لێگەڕن عێراق لێگەڕن با پەرلەمانی هەرێمی کوردستان بزانێ چی دەفرۆشرێت چەند دەفرۆشرێ بەچێ دەفرۆشرێ داهاتەکەی چەندە و چۆنش خەرج دەکرێت کەس نازانێ بۆیە ئەوانە و کاتێک گوتم ئابووری سربەخۆیان ینی بە مەبەستەکەی ئەوەیەکەوە دەیانێت ئابووریەکە پارەکە زین و گەندەڵەکان بۆ خۆیان بگەڕێتەوە نەک بۆ خەڵکی کێشەکەتان سیر کە ئەوە ڕەهەندێکیان ڕەهەندی دووەمیان ئەوەیەکەوە هەردەم سەرکردایەتی کورد و دەسەڵاتدارانی هەرێم خوێندنەوەی خراپیان هەبووە لە بۆ واقعەکان تێگەیشتنی زۆر دەتوانین بڵێن تێگەیشتنی چەوتیان هەبووە لە بۆ پێدراوە دەستوری و قانونیەکان نمونەیەک دێنمەوە لە کاتی ڕێفراندۆم
هەموو وڵاتانی جیهان بە تایبەتی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، نەتەوەیە گرتوەکان هاتنە سەرخەت بێجگە لە وڵاتانی عێراقەوە خودی خۆی ڕیفراندۆمەکەی تێدا ئەنجام دەدرا و وڵاتانی تورکیا و ئێران و وڵاتی داوسەیەکان هەموو بە تایبەتی ئەمریکا یعنی وەزیری دەرەوەی ئەمریکی کەەوە تیلەرسن هات خۆی نامەیەشی نرد ڕاستەوخۆ نردی بۆ سەرۆکی هەرێمی ئەو کاتی کاک مەسعود بارزانی کەەوە زەمانەت و گرنگتیدا وتی تەنها 1 ساڵ تەعجیلیکەن من زەمانەتی ئەوە دەکەم کەەوە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و نەتەوەیە گرتوەکانیش بێتە ناو دانوستانەکان ڕاستەوخۆ لەگەڵ عێراق دانوستان بکەن. دوو بە هەموو شێوەیەک ئێمە پشتگیری سەربازی و ئابووریتان دەکەین، پشتگیری سیاسی و دیپلۆماسیتان دەکەین بۆ تا دەگاتە ڕادەی سەربەخۆی و ئەعلانکردنی دەوڵەتی. بەڵام بەداخەوە ینی ئەو وەکو باسم کرد ئێستا چۆن مامەڵە لەگەر بڕیارەکەی دادگای فیدرالی دەکەن سەبارەت بە هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێم و هەروەها هەڵوەشانەوەی گرێبەستەکان یان پێداچنەوە بە گرێبەستە نەوتیەکانی کۆمپانیاکان بە هەمان شێواز ئەو کاتی تەنها 2 ڕۆژ پێش ڕیفراندۆم تەواو داکۆچیان لەوە دەکەوە ئێمە ئەوە سەرێکمانی هێنا ئەمانە و نایگەڕێنینەوە بەردەوام دەبین لە ڕیفراندۆمەکە دەوڵەتی سەربەخۆ ڕادەگەین. بەڵام کاتێک ڕیفراندۆمەکەیان ئەنجامدا هەمووی 2 ڕۆژی پێ نەچوو خۆی بەڕێز مەسعود بارزانی هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن دەڵێ ئەو ڕیفراندۆمەی کوردومانە بۆ سەربەخۆیی نیە و پاشان داوای دایالۆگ لە عەبادی دەکات لە کاتێک دەکەوە ئەمریکا خۆی داوای دەکردەوە بڕۆن دایالۆگ ئەو گرنگی و زەمانەتان دەنی دواتر کاتێک ئیشەکە تێپەڕی کارەکە تێپەڕی و دەتوانین بڵێن لێکدانەوەی ڕوون و دروستیان نەبوو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمەکە دوای 2 ڕۆژ بەخۆیان داوای دایالۆگیان دەکرد بەڵام ئەو کاتی نە عێراق نە ئەمریکا نە فەڕەنسا کەس وەڵامی نەدانەوە. دکتۆر ئێستاش هەر بە هەمان شێوە مەترسیەکەم لەوەیدایە لە توێژنەوەکەش باسمان کردووە ینی کاتێک ئێستا حکوومەتی عێراقی دەڵێ وەرە با ڕێک بکەوین دایالۆگ ئەنجام دەین بۆ خزمەتی خەڵک بەڕاستی ینی یەک لە تەوەرەکان و بڕیارەکانی دادگای فیدرالی خاڵێش زۆر گرنگی تێدایە ینی من کاتێک دەیخوێنمەوە زۆرم پێسەیرە ینی وەرە بەو شێوازە حکوومەتێکی کەەوە دەڵێی داگیرکەرە وایان تێگەیاندوو لە خەڵکی هەرێمی کوردستان کەەوە حکوومەتی عێراقی داگیرکەرە یەک لە بڕیارەکانی دادگای فیدرالی دەڵێ نەوت و گاز مڵکی هەموو خەڵکە دەبێت خەڵکەشی خۆی ئاگدار بێت لە کوێ دەفرۆشێ چۆن دەفرۆشێ بە چەند دەفرۆشێ و داهاتەکەشی بۆ کوێ دەچی و دەبی بۆ داهاتەکەشی بۆ خەڵک بڕێتەوە. بەداخەوە یان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوان هیچ ئەنجام نەداوە. ئەمە هەر لە زۆری عەقدەکان جۆرێک لە ئاڵۆزی دروست بووە کە حسابی ئەوە کراوە کە ئەوە نەتیجە ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە هەم خودی یاساکە کێشەی نیە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان لە تەدویق کێشەی هەیە ئەویش کێشەکە ئەوە بووە کە ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی تورکیا و ئیمارات و ئەمریکا و وڵاتانی ئەوروپا کراون و رووسیا کراون بە جۆرێکن کە شەراکەتن کە ئەم جۆن مۆدیلە نەماوەی مۆدیلی سەردەمی ئیستعماریە ئێستا لەسەر قازانجە لەسەر هاوبەشیە لەسەر هاوبەشی نییە لەسەر قازانج و لەسەر داهاتە لەسەر خزمەت گوزاریە بەهەرحاڵ ئەمانە وەکو بۆمبێکی تەوقیت کرا بە قەستی هەلراونەوە بۆ ئەوەی کە لە نەتیجەدا لەگەڵ ناوەند گرفتی لەسەر دروست بکرێ یان بەڕاستی سەرکردەکانی کورد بە تایبەتی کاک مەسعود و مام جەلال بەو جۆرە فکریان کردوەوە کە ئەوان وەکو کارکتەری هەرێمەکان کارکتەرێکی نادەوڵەتی بە پێویستیان بە پشتیوانی گەورەی نێودەوڵەتی هەبووە و هاتوونەوە عەقدانەیان کردوون بە هاوبەشی و نەوتەکەشیان هەر پێشەکی مابینی خۆمان بێمن نەوتەکان پێشەکی فرۆشتووە بە کۆمپانیانە و لانی کەم هەر هیچ نەبێت 10 ساڵ پێیان فرۆشاوە یان 20 ساڵ لەگەڵ تورکیا 50 ساڵە بەهەرحاڵ بەڵام ئەمانەکەی هەڵراونەوە ئەمانە بۆ ئەوە بووە کە هیچ ڕۆژێک ئەم نەوتە تەسلیم بە بەغدا نەکرێ بۆ لە بەرامبەردا زەمانەت بۆ دەسەڵاتدارێتی یەکێتی پارتی هەبێ لێرە یان ئەمە سەرێت چۆنە بۆ خەڵکیان ئەوها لە خەڵکیان ئاڵۆز کردووە خۆی ئەگەر لە ڕووی ینی واقعی لێکی دەینەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان دەوڵەتی سەربەخۆ نەبووە ینی هەندێک زاران ناچار بووە نەوتەکەی گازەکەی هەرزان فرۆشکە بە قاچاق بیفرۆشی بە پارەیەشی زۆر کەم بفرۆشی کۆمپانیاکان پشکەشی زۆریان بداتێ بەس لە پێناوێکەوە ئەو نەقسا پڕکاتەوەکەوە دەوڵەت سەربەخۆی نییە و خاوەن کیانی سەربەخۆ نییە و ناتوانین بڕیاری سەربەخۆی فرۆشتنی نەوت و گاز بدات و داهاتەکەشی ڕاستەوخۆ بۆ خۆی بگەڕێتەوە بۆیە لە پێناوی ئێوەدا چەند وەسیت و چەند دەتوانین بڵێن دەڵالێک ئەو دەڵالان چ کەس بوونە بەرپرسەکانی هەرێم بوونە یان کۆمپانیای نێودەوڵەتی بوونە لە ڕێی ئەوان بۆیە ناچار بوونە نەوتەکەی هەرێمی کوردستان
بە هەرزان فرۆنج و بە هەراج بدەن ئەوە خاڵ یەکەم. دوو ئەو گرێبەستانی کەوا کراوە لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکان کردی بەڕاستی وەکو لە توێژنەوەکەش باسمان کردیا ئەو گرێبەستانە لە سەردەمی ئیستیعماری بەریتانیەوە ینی هەڵقوڵا بووکەوە دەچوو نەوتی ئەو وڵاتانێکەوە داگیری کردبوو دەچوون نەوتەکەی بە شێوازێک دەردەیان بە هاوبەش و شراکەت بووە. بەڵام ئێستا لە سەردەمی نوێ ئێستا لە عێراق تەنانەت لە عێراقیشدا لە دوای 2023ەوە بێزگە لە تەمیمیشکەوە لە نزیکە 20 ساڵ پێشترش تەمیم کرابوو نەوتی عێراق لە ژێر داگیرکاری بەریتانیا ئەوانە ئەو جۆرە گرێبەستە نەماوە گرێبەستی خزمەتگوزاریە پێشکەشکردنی خزمەتگوزاریە لەوانەیە بەرمیلێک دۆلارێک یان $2 سەڵای ئەوەی کەوا پێشتر سەمپارەیە بە کۆمپانیاکان لە بێناوی گەڕان بۆیە سیر دەکەین تێچووی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان 4 هێندەی عێراقیشە ئەو لەو بوارە لە بوارەشتر بێزگەلەوەیکەوە پارەکە ڕاستەوخۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان ناگەڕێتەوە تەنانەت لە زەریبە و باج و ڕسوماتش ئەو کۆمپانیا نێودەوڵەتانە بەخشراون ئەوەش بە هیچ شێوەیەک نابێ یەک نییە لەگەر دەستور و یاسا کارپێکراوەکانی عێراقدا کەواتە لە چەندین بواردا هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند بوونە لە ئوگرێبەستانە. پرسیارەکە ئەو بە عەمدی ئەوە کراوە یان بۆ ئەو بۆ کە سۆزێکی نێودەوڵەتی پشتیوانێکی نێودەوڵەتی بۆ ئێمە دروستکەن. خۆی دەتوانم بڵێم ئەگەر سۆز و پشتیوان نێودەوڵەتیەکە لەوانەیە لە ستا 15-20 بدێ بەڵام لە ستا 85 بە عەمدی بووە لەبەر بۆی مەجالی دزی و پارچەلێکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان بووە. دکتۆر جان ئەو جوڵانەی هێزەی کە پارتی دموکراسیان کەمێک بە دزیەوە کردوێتی ئەویش ئەوەیە کە مەترسی کامەسوول لێدوانێکیدا لەسەر ئەو تەحەڕوکاتی شنگال وتی ئەمانە هاتوون بیرە نەوتەکان داژەکان بەهەرحاڵ لە دوای ئەوەی شنگالەوە تەحەڕوکاتەکەی شنگالەوە یان پێکدادانەکەی شنگالەوە پارتی تەقویەی بیرە نەوتەکانی لەسەر گەڕان کردووە لە سەفە کردووە و لە خوڕمەلەش کردووە مەترسی ئەوان هەیە کە ئەمانە دەستی بەسەر دابژیرێت بەو معنایە ئەمە یەکسانە بەوەی کە بە هیچ جۆرێک پابندی حکوومەتی ناوەندی نابن توێژینەوەکەی ئەوەش لەسەرەوەی ئەگەرەکان چەند خراپن ئەگەر پابند نەبن بەجددی ئەمە مەسەلەی سەر بەشوێ لە کێشی ئەگەرەوان پابند نەبن بە چاوی هێز ئەوە بکەن. خۆی بەڕاستی ئەمە بابین سەر ئەوەی ئەگەر دوو بژاردەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەبارەت بە کەیسی نەوت و گازەکەدا بە تایبەتتریش سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی بە هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و گازی هەرێم و هەروەها پێداچوونەوە بە گرێبەستەکان و ڕاستەوخۆ حکوومەتی عێراقی بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەیس ینی دەتوانین بڵێن سێکتەری نەوت و گازی هەرێمی کوردستان بەڕێوە ببن ئەگەر هاتو پابەت بوون ئەو ڕێکەوتنیان کرد خۆی بۆیە باسم کرد لە سوود لە ئەزمموی ڕابردوو وەرناگیرێ لە ڕێفراندۆمەکە ئەوە بوو هەموو وڵاتانی جیهان بە تایبەتی گەورە وڵاتی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا وتیان ئێوە بەس ڕێککەون ئێمە زەمانەت و گرنتی دەین ئێستاش عێراق خۆی دەڵێ وەرە با ڕێککەوین لە ڕێککەوتن لە کاتی ڕێکردنەوەگەشمان لە ئەنجامی دایالۆگ و حیوارێک بێت بۆ ئەوی بتوانین هەموو خەڵکی عێراق سوودمەند بێ لەو نەوتە بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستانیش بەڵام ئەوانە بەداخەوە ڕێک ناکەون بژاردەی دوم ئەگەر ڕێک نەکەوتن ینی ئەو زەمان خۆی ئەگەر ڕێک بکەوی ڕێککەوتنمانە چییە؟ ئیلتیزامات هەیە ئەگەر دوو لایەن ڕێک بکەون لەسەر خاڵێکدا شەراکەت هەیانە بێ ئەو ڕێککەوتنە ئیلتیزامات بەرامبەر هەر لا دروست دەکات بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێککەوتن بێت دۆسیەی نەوت و گازی هەرێمی کوردستان چارەسەر بکە لەگەڵ عێراق ئەو کاتی ئیلتیزامات دەکەوت سەر حکوومەتی عێراقی بۆ نمونە هەر لە دادگای هەر لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێ ئەگەر ڕێککەوتن کرا ئەوە دەبێت موچە و بودجەی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دابینی بکە دێنە سەر ئەوە وەکو باسم کرد ڕێککەوتنە نایکەن ینی بۆ تا 1000 ساڵ کەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە نایەت ڕێک بکەوێت لەبەر ئەوەی بواری دزین و دەتوانین بەشی خۆیان نامێنێت لە نەوت و گاز و داهاتی هەرێمی کوردستان بۆیە ئەگەر ڕێک کۆن تەنانەت ئێستا هەندێک لە دەست خۆیان نەماوە نەوت و گازەکە نەوتەکە بە تایبەتی ئێستا کەوتە دەست تورکیا کەوتە دەست هەندێک کۆمپانیا ینی گرێبەستەکانیان بە شێوازێکە تەنانەت لە داناغاز دیتمان کەەوە بە ملیارەها دۆلاریان لە کەیسێکی نێودەوڵەتیدا دۆڕاند ئەوە هەموو ئەوێ نیشانەوەیکەوە
ئەو سێکتەری نەوت و گاز لە دەست بەرپرسانی هەرێمی کوردستان نەماوە یەک دووش خۆشیان نایەنەوە لە بەرەوەی گەندەڵی تێدا ئەنجام نادرێت. بەڵام ئەگەر ڕێک نەکەون بژاردەی دومەوەی کەوا ڕێک نەکەون بەداخەوە هەر ئەو بژاردەش تقریبان دەتوانین بڵین ماوە هەر حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە ئەو بژاردەی هەڵبژێری، بەڵام بەڕاستی هیچ بژاردەیەکی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە دەست نییە. خۆی ناتوانانی وەکو جاران مراوەغە بکات، خۆی لە دزینەوە بکات لە بڕیارەکانی عێراق. ئێستا بەڵکو عێراق ڕۆژ بە ڕۆژ هەنگاوە بە هەنگاو دەیەوێت کۆنتترۆلی بیرەنەوتەکان و تەنانەت خودی خوارێ هەرێمی کوردستانش بکە بێ ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاردانەوەیکی بتوانانی هەبێت. لەبەرەوەی ئەگەر بژاردەی دێنە سەر ئەو لێکەوتەکانی چییە؟ لێکەوتەکانی ئەوەیەکەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبوو ئەو کاتی سزای دادگایکردنی ئەو کۆمپانیا و ئەو وڵاتانە و تەنانەت ئەو بەرپرسە ناوخۆیانەی هەرێمی کوردستانش دەدرێتەوە ئەگەر مامەڵە بە نەوت و گازی هەرێمی کوردستان دەکەن. عێراق دەتوانێت دادگاییان بکات لە دادگای نێودەوڵەتەکان. هەروەها ئەو کۆمپانیا ناوخۆیانە ئەو بەرپرسە ناوخۆیانەی کەوا لە ناو عێراقیشدا هەیە ئەگەر هاتو مامەڵەیان لەگەر هەرێمی کوردستان بڕیاری دادگای فیدراالیان وەک خۆی جێبەجێ نەکرد بۆ کۆنتترۆلکردنی نەوت و گازی هەرێمی کوردستان، تەنانەت بەرپرسە عێراقیەکان وەزیرەکانیان سەرۆک وەزیرانیشان ئەگەری ئەوەی هەیەکەوە هەروەکو پەیمانگەی واشنتۆن لە مانجی نیسان بە ڕاشکانەوە بە ئاشکرای وتی ئەگەر هاتوو ئەو بەرپرسە عێراقیانەی کەوە چاوپۆشی دەکەن لە جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای فیدراالی سەبارەت بە نەوت و گازی هەرێمی کوردستان ئەوە دووچاری چی دەبن؟ دووچاری دەستگیرکردن و بەندکردن و تەنان لادان لە پۆستەکانیشان دەبن. ئەوە سەبارەت بە عێراق. سەبارەت بە بەرپرسانی هەرێمی کوردستان، بازرگانانی هەرێمی کوردستان ئەگەر هاتوو مامەڵەیان لەگەڵ بڕیاری دادگای فیدراالی نەکرد یان جێبەجێیان نەکرد، دوورمەبینە بە مادەی 329 یاسای سزادانی عێراقی 111 کەوا لە ساڵی 1969 دەرچووە ئەو بەرپرسانە دادگایی بکرێن بەوەی کەوە بڕیاری دادگا جێبەجێ ناکەن. بۆی ئەوانە هەموو ئەگەری کراوانە و باسیشمان کردووە لە یەک لە لێکەوتەکان ئەوەیەکەوە حکوومەتی عێراقی بەرەبەرە دەتوانێت ئەو بیرە نەوتانێکەوە ئەو چێلگەنەوتیانێکەوە لە دوای 2003ەوە لە دوای نووسینەوەی دەستور کەوت دەست هەرێمی کوردستان و پێشتر لە ژێر حکمی حکوومەتی ناوەندی عێراق بووە، ئێستا دەبێت ئەوانە بەرەبەرە کۆنتترۆلیان دەکاتەوە و من لەو باوەڕدا ڕوودەدا بەڵێ ڕوودەدا بە دڵنیاییوە ڕوودەدا. تەقوی هێزەکانی کرد ئەو هێزانە زۆر هێزیان لەوە گەورەتر هەبوو، ئەو کاتی یەکێتیشیان لەگەڵ بوو، تەنان هەندێک حزبی تر و خەڵک و جەماوەر و حەماسەتی جەماوەریش لەگەڵ بووکەوە بتوان لە ڕیفراندۆم بەرەنگاری هێزەکانی عێراقن، بەڵام نیوەی هەرێمی کوردستانیان لەدەستدا بێەوەیەکەوە خۆش تەنانەت خۆشیان ئەو بەرپرسانێکەوە دەیانگوت ئێمە خۆمان دەچینە کەرکووک چەک هەڵدەگرین، تەنان لە شوێنی خۆشیان نەمانەوە ڕایان کرد و پەنیان بۆ ئێران و تورکیا و ئەمریکا و ئەو وڵاتانە بژیان. دکتۆر کاتمان زۆر کەمەوە تقریبان یەک دەخەمەوە. ئەو کێشمە بەچ دەکات ئەوەی کە ئێستا لە شەڕی بەیانات هەیە ئەوەی لە شەڕی ئەعلامی هەیە ئەمە بۆ سەردەکێشێ بۆ سەردەکێشێک کە هەر ڕێک نەکەون و پێکدادان و لە ئەگەرێک شتی تر ڕووبدا شتی ناخۆش ڕووبدا یان بەرەشتی چ دەڕوایان دۆخەکە بەرە چ وڵی پێش ئەو یەک لە ئەگەرەکان تر ئەگەر تەواوی کەین ئەوە ئەگەرە لەوانەیە لە لای خەڵک کەمێک دوور بێ، بەڵام ئێمە پێمان وایەکەوە زۆر نزیکە ئەوەیەکەوە ئەگەری ڕێککەوتنی ڕاستە خۆی عێراق لەگەڵ تورکیا هەردوو دەوڵەت ئەو کاتی بەڕاستی هەرێمی کوردستان و دەتوانین بڵین بە تایبەتی دەسەڵاتدارانی سنووری زۆنی زەرد تەواو هیچ دەسەڵاتیان نامێنێ، ڕاستەوخۆ عێراق و تورکیا مامەڵە لەگەڵ ئەو کەیسی هەروەها دەتوانێت سێکتەری نەوت و گاز دەکەن، ڕاستەوخۆ بەڕێوەی عێراق خۆی بەڕێوەی دەبا ئەو کاتی هیچ دەسەڵاتدارانی هەرێم نامینێ و قوارەی هەرێمیژە ئەو کاتی بە تەواوی توانین بڵین دەڕوخێت و دادەڕمێت، هیچ ئەساسێکی واقعی نامینێت. بۆیە ینی ئەو ئەگەرە لەوانەیە لای خەڵک دوور بێ، بەڵام پێمان وایەکەوە زۆر نزیکە، چونکە تورکیا بە ئاسایی ینی مساوامە دەکات و بە تایبەتی وا مامەڵە لەگەڵ ئەو بەرپرسانی هەرێم ناکەکەوە وەکو شەریک و هاوبەش و شەڕاکەتە، بەڵکو بە چاوێکی دەتوانین بڵێن بە چاوێکی عەمالەت و مرتەزیقە و بە چاوی جێبەجێکاری بڕیارەکانی خۆیان سەیران دەکەن. بۆیە لەوانەیە هەر پرسیشان پێ نەکەن. ئێستا سوپایان هێناوە پرسیان بەچێ کردووە؟ چەندین بنکەی سەربازی لە سنووری هەولێر و دۆکدانراوە
تورکیا پرس بەچێ کراوە نەڕاوەردەگرێت نەپرس دەکرێت و دەژبینێتەوە چیشی بێ ئەنجامی لە تەنان ئێستا خەڵکیش لە ناو سنووری هەرێمی کوردستان خەڵک میتی تورکی دێ خەڵک دەگرێت بێ ئەوەی کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی چیان لەدەست دکتۆر ئەگە بە یەک ڕستە پێم بڵێ بەهێزترین ئەگەر کە بەغدا لەسەر ئەم مەسەلەی بیگرێتە بەر چییە بەتایبەت لە منزل لە کات وەقت لەم وەختانەدا بیگرێتە بەر ئەوەی باسم کرد دادگایکردنی بەرپرسەکانە هەروەها کۆمپانیاکان بەرەبەرە تەنانەت دوێنێ شەو وەزارەتی نەوتی عێراقی بەڵگەنامە هەیەکەوە نووسراوی کردو بۆ هەموو کۆمپانیای نەوتەکانی هەرێمی کوردستان کەوا لەمە دووە مامەڵەتان لەگەڵ ئێمەیە کەواتە ئەو کۆمپانیان لە نێوان دوو هەبژار دەدەن یان ئەوەیە مامەڵە لەگەر عێراق بکەن و پەیوەندەکانیان بچڕێن لەگەر هەرێمی کوردستان ئەو کاتی هەرێمی کوردستان دادەڕوخێ و دادەڕمێ یان ئەوەیە مامەڵە لەگەر هەرێمی کوردستان بکەن و ئەو کاتی حکوومەتی عێراقی و دەوڵەتانیش تەنانەت ئۆپێکیش لەوانەیە سزایان بدات کەواتە ئەو وڵات و کۆمپانیا و بەرپرسە بازرگانانێکەوە لە دەرەوەی هەرێمن ئەوانە ئەگەر هات و مامەڵیان لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان کرد گازی هەرێمی کوردستان کرد تووشی سزای عێراقی و نێودەوڵەتی دەبن دووش بەرپرسانی هەرێمیش تووشی سزای دادگایکردن و زیندانیکردن دەبن ئەگەر هات و ماوەڵیان نەکرد و بەرەبەریش عێراق دەتوانین بڵین کۆنتترۆلی ئەو بیرە نەوتیانە دەکات وکەوە پێشتری خۆی بۆ بە تایبەتی ئێستا زۆر نزیکە یان توانین بڵین شوێنی هاوبەشی نێوان پێشمەرگە و سوپای عێراقیە ئەوەکو خوڕمەڵە و کۆرمۆ ئەو بە ئاسانی ئەو کاتی بەداخەوە دەتوانین بڵین لە ستا 42 هەروەکو داتا نافەرمیەکان هەیە دەرە لە ستا 42 نەوتی هەرێمی کوردستان لە خوڕمەڵە و کۆرمۆ دێت هەروەها غاز و کارەبای هەرێمی کوردستانش لە کۆرمەوە دێ ئەو کاتی هەرێمی کوردستان تووشی قەیرانی ئابووری زۆر گەورە و پاشانش سیاسی دەبێت. وەڵام من ویستم باسی ئەم مەسەلانە بکەین بەڵام کاتمان لە پێشنەما بە تایبەت ئەوەی کە پەیوەست بوو بە مەسەلەی شادەماری ئێمەوە لە کۆرمۆر بەڵام کاتمان نەما سپاسی جەنابەت دەکەم سپاس بۆ شیکاریەکانت و هەر سەرکەوتوو بن و دەستان خۆش بێت ئێوەی بینەرانی بەڕێز هەر شاد و کامەرا بن و کاتێکی خۆش تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ